خانقین حەژە حەزوری خانقین ئێستا خاونی نەماوە هەرکێرا خۆیە خانقین هەرکێرا خۆیە کاکە حکومەتی نییە هەرکێرا خۆیە هەموو شوێ تەقا کریە هەموو شوێ بۆ دروستەکرێ ناو مەتەقەکان کاکە خەڵک ئەترسیە کاکە وەڵڵی من وەکو گەنجێکم لە شاری خانەقینە کاکە وەڵڵی وەبلای جاران شەوان لە 1:30 شەو ئەڕۆینە بۆ ماڵ لە 2 شەو جاربی لە گازینەوەچینە بۆ ماڵ ئێستا نەوەڵە حەبێتە مغرب کاکە لە سەعات 7 کشێ ڕات ماڵەوە خەڵک ئەترسیە کاکە یعنی من وەکو گەنجێکم لە شاری خانەقین حیاتمان ئەوە خۆیە هەوە ترس و لەرز دەچینە بۆ ماڵ خوا قبولیەکە خەڵک ڕای کرد وەڵی زۆربەیە سێ شوان نەفەر خانەقینی کاکە لە شارەکەم نییە کشی غەریبە والله يكشي غريبه بقرعه انا برادر ما والله تليفوني بوقم اجنها ادري زقان هاي لك خانقين وزع خانقين شلونها ايوت ملاي وهان لك كامله اوتي والله حاو خانقين شي خانقين فروش لا يا مب رويمان بص ديماني بالمان كرت ده شو خانقين قلنا عبانك وشي شابي جنجي اذا خدها ساكنه ثاني بقران يا متشكر ثاني شو الشرف عزيز اللي متشكر لا ثاني كيف زعلم من قلت يا ثاني اخر قيناك من خو خلقي خانقين نيم اوي هي لدرو بيستوما مني شاتم ليره بدواداتشونا كم بزانم اي راستا والله هجر خالق زور شاك يسنع يستر سك زور هين بيا انواع اشكالياتها توجه ترسيت روح من يمن ترسم وقصه ودعايه او هنا قال باخ قال شو برا واجل منو مع محاجي داواکانی لە حکومەت دەمی کوردستان تا زووە ئاسایش و پێشمەرگە قارەمانەکان بێنە شاری خانەقین یەک بگرن و بەدڵ و بەجان نەبەر بەچێ من توێژم برامی ئەگە بەدەم بێژم هیچ بەدڵ بەجانم بە شەرف و بە کەرامەت بەکردەوە بەک ئای من بێژم برامی و درو کراوات وەضعەکە ئاسایی ناوێ ئەگەر پێشمەرگە و ئاسایش نەگەڕێنەوە خانەقین حتا شورتەی فدرالی خانەقین داواکە ئاسایش و پێشمەرگە بگەڕێتەوە ئیتر حکوومەت هێن تۆ بۆ حرەکەت ناکەی بۆ حرەکەت ناکەی بچێت لە بەغداد دانیشی لەگەڵ گەوراگانە حەلی بدۆزیدەوە خاکە پێشمەرگە نەگەڕێتەوە ئەوەدا هەروامێنێ کورد دەڵێ ساڵ بە ساڵ خۆزگەم بەپار ئێوە خۆزگە بە ڕابردووە خوازن هەستەکەن ساڵ بە ساڵ بارودۆخە ئەمنیەکەی خانەقی خراپترە بێ لە دوای 16 ئۆکتۆبەرەوە وەضعمان نائاساییە یعنی مسراحەت نین ئەوە مناڵەکانمان سەعات 2 شەو 3 شەوە گەڕێنەوە لە گازینۆ بوون لە قاعای ئەلعاب بوون لە شایخانە دانیشتبوون ئیسا ئەوێ دە سەعات 7 هەموو یەکێدە ماڵ قاپی خۆیەوە چێ ئەوەڵ دەرگەکانمان تا بەیانی هەرواز بوو لە بیرمانەچۆ سیارە ئاخر مۆدل لە قاپی وێسیا و ئیسا ترسین سیارە لە قاپی یا لە گراجەی وەی یا لە ناو گراج لە بازار عینەی وەضعەکە وان ناچێت ڕێوکە